پارێزبەندی بۆ کردەی تاوان بۆ جەریمە هەڵەگیرە. ئێمە جەریمەمان نەکردووە کە وتومانە سەرۆکی حکوومەت کۆمپانیا و بانقی هەیە. ئەوە بەڵگەکان ئەمڕۆ بەڕەسمی ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانم کردووە بۆ ئەوەی چۆن داواکاری گشتی بە ڕێکاری یاسایی خۆی لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە بۆ پەرلەمان بۆ منیش وەڵامی نووسراوی پەرلەمانم داوەتەوە کە ژمارە 6/94 بۆ منی ناردووە، بەڵام ئەمڕۆ جێگری سەرۆکی پەرلەمان ئەڵێ ئەم بەڵگانە خۆت بینێرە بۆ داواکاری گشتی. لە کاتێکا داواکاری گشتی خۆی داوای بەڵگەی لە من نەکردو، لە ڕێ ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمانەوە کردوێتی. بۆتانە خوێنمەوە نووسراوەکە بۆ بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت ناردنی بەڵگە بۆ داواکاری گشتی. بفەرمونون لەگەڵ بەڵگەکانی ئەو قسانەی کە لە بەرنامەی ئەمڕۆ لە کەناڵی ئاسمانی پەیام شەوی 1/4/2014 پەخش کراوە ئاراستەی داواکاری گشتی بکەن وەک داوایان کردووە گوایە بە دواداچوونی بۆ دەکەن. بە پێی بەڵگەنامەیەکی ویکلیکس کە لە تیمی هەرێمی بنیاتنانەوە RRT لە ئەربیل وەریگرتووە، مەسرور بارزانی خاوەنداری پشتی گەورەی کۆمپانیای ستێر گروپە. ئەم ستێر گروپە پێگاتووە لە 12 کۆمپانیا و بانقێک و 10 کۆمپانیای هاوبەش و شەریکیان کە یەکێک لەو کۆمپانیایانەی شەریکی ستێر گروپە بریتیە لە کۆمپانیای کار. بانکەکەش سەر بە گروپی کۆمپانیاکانی ستێرە بە ناوی ئارتی بانک کە ئێستا پارەی نەوت لەو بانقە ئاڵوگۆڕی پێدەکرێت لە دۆلارەوە بۆ دینار. سەرۆکی ئەنجومەنی کارگەڕی ستێر گروپ کادرێکی پارتی دیموکراتی کوردستانە بە ناوی سەروەر پێداوی و سەرۆکی ئەنجومەنی کارگەڕی ئارتی بانکیش کادرێکی پارتیە بە ناوی هومێلە گەردی. هەموانیش باشە زانین داواکاری گشتی لە هەرێمی کوردستان دامەزراوەیەکی سربەخۆ نییە، بەڵکو فەرمانگەیەکە لە وەزارەتی داد و سربەدەسەڵاتی جێبەجێکردنە. سەرڕایبوونی کەسانی بەتوانا و داکۆکی کار لە مافی گشتی، بەڵام لە پرسە گرنگەکانی پەیوەست بە سامانی گشتی و جوڵاندنی سکاڵا بەرامبەر گەنتەڵکاران کەمترین ڕۆڵی بۆ هێڵراوەتەوە و حیزب دەستی بەسەر هەموو جونگەکانی حکومڕانی داگرتووە. ئەمە بەڵگەکانە پێم خۆشە بیبینن، ئەمە بەڵگەی ویکلیکسە، قسەی من نییە. ئەوە تەواوی بەڵگەنامەکانە. و ئەمە پوختەیەکی ئەو راپۆرتەی تیمی هەرێمی بنیاتنان RRTە کە بۆ خۆیان هاتوونەتە شاری هەولێر. ئەم راپۆرتە و دۆکۆمنتەیان کردووە کە لە هەرێمی کوردستان بزنس چۆنە، حکومڕانی چۆنە و گەندەڵی چۆنە. باز لەوە دەکایەکێک لە مەترسیەکانی بەردەم گەشەی ئابووری هەرێمی کوردستان ئەم گروپە کۆمپانیایە بە ناوی ستێر کە خاوەنداری پشتی گەورەی ستێر گروپ مەسرور بارزانیە. ئەوە تەفاسیلی راپۆرتەکەی ویکلیکسە. ستێر گروپ چییە و چی دەکات؟ ستێر گروپ کۆمپانیایەکە ساڵی 2002 دامەزراوە، لە گروپێک کۆمپانیا پێگاتووە کە 12 کۆمپانیایە، بانقێک سەر بەو کۆمپانیایە لەگەڵ 10 شەریک و هاوبەشی هەیە لە بواری نەوت و بازرگانی و گەشتیاری و بیناسازی و تەلارسازی و ئەندازیاری ژینگەیی و ڕاوێژکاری و دڵنیایی و لۆجستی و پاراستنی دام و دەستگاکان و هەڵگرتنی مین و هێزی کار و کارەبا و تەکنەلۆجیای زانیاری و توێژینەوە و خانوبەرە و پرۆژەکانی نیشتەجێبوون کارەکات. ئەمە هەموو ئەو کۆمپانیانەیە کە سەر بە گروپی کۆمپانیاکانی ستێرن کە بۆ خۆی دەوڵەتێکە، وەگەر داواکاری گشتی دەتوانێت لەسەر داهاتی ئەمە و سەرچاوەی داهاتی ئەمە تەحقیق بکە، ئەمە لە حکوومەت دەوڵەمەندترە.